مەیسی خۆی ئامادە نەبوو، بەڵام بە بردنەوەی خەڵاتی زەبێس هەمووانی شۆک کرد. یەکێتی تۆپی پێی جیهان لە هەنگێڕانی تایبەتدا کە لە لەندەنی پایتەختی بەڕێنتانیا بەڕێوە چوو، براوی خەڵاتەکانی زەبێستی ساڵی 2023 ئاشکرا کرد. لیۆنێل مێسی ئەستێرەی هەڵبژاردنەی ئەرجەنتین و یانە ئینتەر میامی ئەمریکی بە شێوەیەکی چاوەڕۆ نەکراو بووە براوی خەڵاتەکە و باشترین یاریزانی ساڵی ڕابردوو دەستنیشان کرا. ئەستێرە ئەرجەنتینیەکە کێبڵکەی بردنەوەی خەڵاتەکەی لە هەرێک لەگەڵ ئێرلینگ هالاندی نەروێجی و کێلیان مباپێی هێرشبەری هەڵبژاردنەی فەڕەنسا و یانەی پاریس سەن ژێرمان بردەوە. لە کاتێکدا هیچ یەکێک لەو سێ یاریزانە ئامادەی ئەنگەکە نەبوون. بردنەوەی خەڵاتی زەبێز لەلایەن میسیەوە گەورەترین هێرانیایەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و تەنانەت ئەو کەسانی لە هۆڵی ئاهەنگەکەش رابوون بە بەشێکی زۆریان شۆک بوون و چونکە لەو ماوەی بۆ دیاریکردنی براوی خەڵاتەکە دیاریکرا بوو، ئێرلینگ هالاند زۆرترین نازناوی بەدەستهێناوە کە گرنگترینیان چەمپیۆنز لیگ و پریمیر لیگ و گۆڵکاری هەردوو خولەکەش بوو، هەمووان دڵنیا بوون ئەو یاریزانە دەبێتە براوی خەڵاتەکە بەپێی ئەو زانانەی کە فیفا بڵاوی کردوتەوە. هەریەک لە میسی و هالاند 48 خاڵیان بەدەستهێناوە، بەڵام بەهۆی ئەوەی میسی لە پێوەڕەکاندا 107 جار دەنگی یەکەمی دەنگدەرانی بەدەستهێناوە و کاپتنەکانیش زۆرینەی دەنگی یەکەمیان بۆ ئەو یاریزانە بووە. ئەوەش کردوتی بە براوی خەڵاتەکە. میسی لە کارەوە وەرزشەکەیدا تا ئێستا سێ جا بۆتە براوی خەڵاتی زەبێس کە خەڵاتەکانی ساڵی 2019 و 2022 و 2023 بوون و یەکەم یاریزانە زۆرترین جار زەبێستی بەدەستهێنا بێت، پێشتری شەریەک لە کریستیانۆ ڕۆناڵدۆ و لیڤاندۆسکی هەریەکەیان دوو خەڵاتیان بردوتەوە.